دەتوانرێت بە شوێنێکی بربەستی ئاوی بوترێت بەنداو ئەگەر شوێنەکە دوو مەرجی تێدا بوو. یەکەم شوێنەکە لە 15 مەتر زیاتر بەرزتر بوو، دوو بڕی گلدانەوەی ئاو لەو شوێنە لە 6 ملیۆن مەتر سێجا زیاتر بوو. وڵاتان لێ بێم کاتتان باش. دروستکردنی پرۆژەی بەنداوەکان لە هەرێمی کوردستاندا گەیشتون بەکوێ؟ چۆن وا دەکرێت و بەنداوانەیەکەوە چەند ساڵێک کاریان تێدا کرا و دواتر وەستان دەست پێ بکاتەوە. چەندانی دیکەش لەسەر نەخشە بوونیان هەیە بەنداوی گرنگن دەتوانن ببنە سەرچاوی دابینکەری گرنگی ئاو بۆ چەندین کۆڵان و گەڕک و خەزا و ناحیە. چۆن وا دەکرێت کۆنتترۆڵی سەرچاوەکانی ئاوی شیرین بکرێ لافا و باراناو بە فیڕۆن نەڕۆن و کۆ بکرێنەوە تاوەکو لە وەرزەکانی وشکە ساڵی لە هاوین دەجارێکی تر سوودیان لێ ببینرێتەوە. چۆن وا بکرێت بەهۆی دروستکردنی بەنداوەکانەوە دەیان پرۆژەی کارەبا گەشتیاری کشت و کاڵی دروست بکرێن و پشتیان پێ ببەسترێ لەسەرم بابەتە. بن کۆڵکاریشی وردەنجامەدەین لەگەڵمان بن. پێشەوەی بەوردی باسی بەنداوی گۆمەسپان بکەین دەچینە ناوچەی شارباژێر لە سلێمانی و بە دیاریکراوی سەردانی بەنداوە تاو نەکراوە بەشێکدا ڕماوەکەی زەلان دەکەین کە لەسەر چەمی قەلاچواران و لە 8 2014 بە ماوەیەکی کەم پێش هێرشی داعش بەردی بناغی لەلایەن پارێزگاری ئەو کاتی سلێمانی بەهرۆز حەمە ساڵح دانرا. بەنداوەکە 90 کیلومتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی دوورە کە لە جۆری بەنداوی ناوەخنی خۆڵیە. نزیکەی 24 ملیار دیناری بۆ دانرا بڕیار بوو لە ماوەی 1995 ڕۆژدا تەواو بکرێ. بەرزی بەنداوەکە 45 مەتر و پانی 45 مەترە، هەروەها 902 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. بەڕێگایەکی سەختدا دەچینەوە لای بەنداوەکە کە لە کۆتایی مانگی ئازاری 2016 و بەهۆی لافاوێکی زۆرەوە بەشێکی ئاو بردی کە لە ئەنجامی بارینی 135 ملیم باران لە شەو ڕۆژێکدا لافاوەکە دروست بوو. چەند خانوویکی هاوڵاتیان و 50 کارگەی چەولم و چەندین حەوزی بەخێوکردنی ماسی و زیانی مادی زۆریش بە گوندەکانی دەوروبەر بە تایبەتی بناویلە و سامان و قەڵەچواران گەیشت. بە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی ناوچەکە ژێر ئاو کەوتن کە ئەو کات تەنیا لە 140 پرۆژەکە تەواو کرابوو. سەرجەمی پرۆژەکانمان بە شێوەیەک ئیشی لەسەر کراوە کە تەسیر لە بەنداوی دوکان و دەربەندیخان نەکات بە هیچ شێوەیەک. دروست نەبێ ئەگەر حکوومەتی عێراقییان شارە عێراقیەکان بڵێن هەر بەندا و دروستەکرێ و هەر ئاو گلە درێتەوە و نادرێ بە ئێمە گەورەکان بە هیچ شێوەیەک ئەو بەنداوانێک ئێمە دروستمان کردووە 200 ملیۆن مەترە سێجا هیچ نەوع خەیاڵاتێکی با بڵین خراپی ناکرێت لێ بکەیت. یعنی بەنداوی بچووکن بۆ کاری ئاودێری و گەشتیاری بەکارێنێ زیاتر نییە. ئەوەی کلێشی دەردەچێت هەرچێتەوە ناو دوو بەنداوەکە ئەم ناوچەیە ئەکرا ببێ بە ناوچێکی گەشتیاری جوان کەوا بەڵێ بە تەئکید بۆی بێت دروستێکی زۆر جوانیە. هەڵکەوتەکەی من ئاوایی بینم هەستەکەم چەندین پرۆژەی جوانی لێ دروستەکرا. بەڵێ بێگومان ناوچەیەکی زۆر جوان، ناوچەیەکی دارستاناوی، ناوچەیەکی شاخاوی دەکرێت چەندین پرۆژەی گەشتیاری سەرسوڕهێنەری تا دروستکرێت لە شەلالاتی دەستکرد لە کە ئەبێتە مایەی بژانەوەیەکی دارایی و ئابووری زۆر بێهاوتا بۆ ناوچەی شارباژێر. بەڕاستی لەم ناوچەیەدا دەکرێت بە سەدان و بگرە بە هەزاران گەنج و خەڵقی سەرمایەدار دەستمایە و سەرمایەکانیان لێرە بخەنە کار. ئەگەر پرۆژەی بەنداوی زەلان تەواو بکرایە شارباژێری دەکردە ناوچەیەکی گەشتیاری. ئاوی خەزنکراوی بەنداوەکە بڕیار وایە 25 ملیۆن مەتر سێجا بێ. بڕێکی وا بۆ ئاودێری زەویوزار و کشتتوکاڵ دابینکردنی وزەی کارەبا و پاراستنی زەویەکانی ناوچەکە لە ڕامماڵین و لافاو و بەخێوکردنی ماسی زۆر بەکەڵک بوو. لە 21 نوێی ساڵی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕەزامەندیدا لەسەر تەرخانکردن و خەرجکردنی بڕی 6 ملیار دینار بۆ هەردوو بەنداوی زەلان و چاقچاق لە پارێزگای سلێمانی. خێوەتەم بۆ باسکەکە لە سنووری جەنابتانایە تا چەنە گرنگە و استراتیژیە بە تایبەتی بۆ دابینکردنی ئاو بۆ منتیقەی شارباژێر و بەشی سەرەوی شاری سلێمانی.
بەنداوی خێوەتەیەکێک لەو بەنداوانی کە بە نسبەت شاری سلێمانیەوە زۆر گرنگیەکی تایبەتی هەیە هەمووەکو گلدانەوەی ئاوەکە هەمووەکو کە بە گرابیتی بتوانین ئەو ئاوا لێەوە بگەڕێتوانێ بۆ ناو شاری سلێمانی و ئیسیفادەی لێ بکەین سوودی لێوە بگیرێت بۆ ناو شاری سلێمانی و خۆشبەختانە چۆتە بەرنامەی لایەن وەزارەتی کوشت و کاڵەوانەیە مزەکەرێکی تەفاهم لەگەڵ کۆمپانیایەکی چینیا ئیمزا کراوەکە ئەو بەنداوەکە لە سنووری پارێزگای سلێمانیا دوو بەنداومان هەیە یەکیشان خێوەتەی و ئەوی تریان دێڵگەیە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە لەلایەن کۆمپانیا چینیەکانەوانەیە کە بە هیواین کە بە هیوادارین دەست بە زووترین کات دەست پێ بکرێت بۆی کە سوودە بگەێنێ بە ناوچەکەمان. خێوەتە گرنگیەک تایبەتەکە لە چیەیە؟ گرنگی تایبەتی خێوەتە ئێمە ئاوێکی زۆرمان خۆ جەنابتان نەزانن ئاوێکی زۆرمان لەو سنوورە هەیە کە ئەو ئاوەمان ینی ئەتوانم بڵێم بە فیڕۆ ئەڕوا ناتوانین هیچ سوودێکی لێ وەربگرین تەنها سوودەکانی بۆ ئێمە ئەوەیە ئێمە ئەتوانین سوود لەم بەنداوانە وەربگرین بۆ بژانەوەی بیری ئیرتیبازیەکان کە هەمانە بیری ژەرزەویەکان کە هەمانە و بەڕاستی جێگەی دڵخۆشیشە کە ئەفریقا کاروان توانیم کە ئیسا لە هەفتەی ڕابردووە سەردانی یەکێک لە بەنداوەکانمان کرد بەرداوی قادرکەرەم بوو لە ناوجەرگەی گەرمیانە کە بینیم تەماشاکەم بەشی خوار بەنداوەکە توانیوانە ئیسیفادە لە ئاوی بەنداوەکە بکەن بە بۆری ئاودێری کە بۆمان داناون لە کاتی دروستکردنی بەنداوەکە بتوانن ئەو زەویانەی کە کەوتۆتە خوار بەنداوەکەوانێ لەم وشکە ساڵی و لەم کاتی بێ ئاویا بتوانن ئیسیفادەی لێ بکەن بۆ ئاودانی بۆ دەغڵودانەکانیان کە پشت نەبەسن بە باران یانی زۆر جێگەی دڵخۆشی ئەوان. لە سنووری ئیداری پارێزگای سلێمانی لە 2009 پرۆژەی 15 بەنداو هەبووە هەشتیان کۆگاکردنی ئاوی تێدایە کە سەرجەمیان 65 ملیۆن مەترسێجا ئاو دەگرن حەوت پرۆژە ماوە لە قۆناغی کاردان و لە 2014ەوە تەواو نەکراون کە بە تەواوبوونیان دەتوانرا 210 ملیۆن مەترسێجا ئاو گل بدەنەوە تەنیا بەنداوی زەلان و چەخچەخ ئەگەر تەواو ببووایە 29 ملیۆن مەترسێجا ئاویان لە خۆ دەگرت کە لە ئێستادا دەچنەوە ناوبەنداوی دوکان و دەربەندی خان بەنداوی چەخچەقیش لە 133 تەواو بووە و بۆ تەواوکردنی 15 ملیارد دیناری پێویستە. هەر لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەی سوورقاوشان هەیە کە لە 176 تەواو بووە پرۆژەی خۆرنەوازان کە لە 196 تەواو بووە پرۆژەی باسەرە تەنیا لە 104 ئەنجام دراوە پرۆژەیەکی استراتیژیە پرۆژەی باوەنووریش هەندێک کاری تێدا کراوە وەستاوە. 2016 بەشێکی ئەم بەنداوە کە بەنداوی خۆڵیە ئاو بردی حەسەناکە دەرمە و کاتە جەنابەت لێ پرساوی ئێرە نەبووی بەسێکیەوەم بۆ بکە چۆن قەرەبوویەوە ئاکرێتەوە چۆن نۆژەن یەکەنەوە تا چەند مەترسی لەسەر بەشێش هەیە بەڕاستی بەڵێ ئەمە لە ڕاستیدا خۆی لە دیزاینی ئەم پرۆژەیەدا ئێمە شتێکمان هەیە لە بڵین لە سدوودا لە بەنداوە پێی وترێت کەفەردام کە ئەو کەفەردامە ڕێڕەوی ئاو دەگۆڕێت لە چەمە سروشتیەکەوە بۆ شوێنێک ئەمە تا ئەو کۆنکرێتەیە ئەگەر بیبینن ئەوە دایڤەرژنی پێڵێن ئەوە تونێلێکە دوو بۆکسکەڵڤەرتە ئاوەکە دەباتە دەرەوەی جسمی بەنداوەکە بۆی ئاو لەسەر بەنداوەکە وشکە کەڤەردامی ئەم ئیشتان بۆ بڵێ کەفەردام خۆی لە ڕاستیە ئەبێت لە شوێنێکی و دوور بهێنرێ بخرێتە سەر دایڤەرژنەکە دوور بخرێتەوە لە جسمی پرۆژەکە گەل لافاوێکی دیکەی وەکو ساڵە دروست بێتەوە مەترسی لەسەر بەشێش هەیە نەخێر نەخێربەیش مەترسی نییە ئەوەی کە هەیە ئێستا بەلایەن زوو قەرەبوو نەکرێتەوە دەدا داخوران ڕوونایە با نەخێر بنەکەی بۆش نەبووە نەخێر ئەمە چونکە بەڕاستی ئەمە خۆی ئەمە مادەی شێڵی پێڵێن ئێمە نە شتێکە زۆرم و کلیف بێ نە شتێکیشە ئەوەندە مەترسی دروست کات چکە ڕێڕێوی ئاوەکە ئێستا ئەو دوو ڕێڕەوەی کە هەیە بە بۆکس بۆکس کەڵڤەرتەکە و بۆ ئەو شوێنەی کە دادڕاوە بە هەردووکیان نزیکی 2000 مەترسێجا ئەو لە سانەیەکە دەبا کە هەرگی لەم چەمەدا تازەشتی وڕوونە ئەوە کۆبوونەوەی ئەو بۆتە مای ئەو دڕینە گەورەی کە دروست بوو ئەگەر نهاتنی ئەو کارەساتە دروست ناکە. ئەگەر بەنداوێکی تاو نەبوو دڵتەنگی دروست بکە ئەوە بەنداوێکی دیکە دڵخۆشمان دەکا کەوا دوای زیاتر لە 7 ساڵ و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا 10 ملیارد دیناری بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکە تەرخان کردو کار تێیدا دەستی پێکردەوە ئێرە بەنداوی گۆمەسپانە لەسەر ڕۆبەری 6 ملیۆن و 125 هزار مەتر دووجا دروست دەکرێت تێچووەکەی 102 ملیارد دینارە بە تاوابوونی 36 ملیۆن و 425 هزار مەتر دووجا زەوی بەراو دەکا
بەوپێی 400 مەتر لە ئاستی هەولێر بەرزترە دەتوانرێت لە ئایندەدا ببێتە سەرچاوێکی باش بۆ ئاوی خواردنەوەی شاری هەولێر. لە پلاندایە تاوەکو ساڵی 2024 پرۆژەکە تەواو ببێ. سەرچاوی سەرەکی ئاوی بەنداوەکە باران و سەرچاوە ئاویە سروشتیەکانی ناوچەکەیە. ئەو پرۆژەیە لە سەردەمی حکوومەتەکانی پێشوو لە هەشتاکانەوە دراسی بۆ کرابوو و خۆشبەختانە لە 2013 لە 21 2013 دەست بە کارەکانی پرۆژە کرا لەبەر قەیرانی دارایی و ئەو حاڵەتانەی کە بەسەر ناوچەکەمان داهات وەستێنرا و ئێستا لە یەکی دەی 2021ەوە بە گروتینێکی تایبەت و تەوە هاتوونێتەوە دەستمان بە پرۆژە کردووە و حکوومەت تەمویلێکی تایبەتی بۆ داناوە و دەتوانم بڵێم یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو پرۆژەی ئێمە دووریەتی لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستانەوە کە تەنها 35 کیلومتر لە سنتەری هەولێر دوورە کە ئەمەش خۆتان دەزانن سوودێکی یەکجار گرنگی دەبێت. مەبەستی سەرەکی دروستکردنی ئەو پرۆژەی ئێمە بریتیە لە بەراوکردنی 3600 هێکتار زەوی لە بەشی خوارەوە کە ئێمە بە مستەڵەح ئینگلیزیەکەی پێی دەڵێن زاراوە ئینگلیزیەکەی پێی دەڵێن داونستریمی بەنداوەکە کە ئەو ناوچەی هەنارە هەتا دەگاتە بەستۆرە بەراو دەکەێت. ئەوە مەبەستی سەرەکی دروستکردنی ئەو پرۆژەیە. ئەو پرۆژەیە کە بەو شێوازەی وەکوتم کە بە RCC دروست دەکرێت یەکێک لە تایبەتمەندیەکانی دروستکردنی بەنداوی RCC ئەوەیە خێرا کارەکانی تەواو دەبێت. ئەگەر هیچ کێشەیەکی ئابووریمان بۆ دروست نەبێ کە تا ئێستا خۆشبەختانە لە یەکی دەوە کە دەستمان بێ کردووە هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە دەتوانرێ لە سەرەتای 2025 واتە نهایەتی 2024 ئێمە پرۆژەکە تەواو بکەین و ئاوی تێدا کۆ بکەینەوە. ئەو پرۆژەی ئێمە خۆشبەختانە ئێمە تاقیگەیەکی تایبەتمەندمان هەیە بۆ ئەنجامدانی گشت تێستەکان لە پرۆژەکەی خۆمان کە ئەوە شتێکی زۆر باشە بۆ ئێمە وا دەکا خێرابین لە ئەنجامدانی کارەکان هەر لێرە بە ئامێری خۆمان بە ستافی خۆمان و ستافی تاقیگەی ناوەندی هەولێریش لەگەڵمانن ڕۆژانە تێستەکان ئەنجام دەدەین هەر ئەو ڕۆژیش وا دەکەین یەکسەر لێرەکە نەتیجەی هەبێ و بگەینە ئەنجامی کۆتایی. هیچ شتێک بەبێ کواڵەتی لێرە دانانرێت بە دڵنیاییەوە هیچ لێرێک هیچ کۆنکریتێک بەبێت تێستی تایبەتمەند بە ڕەوشە ئەندازیارەکان لێرە ئەنجام نابێت. بەنداوی گۆمەسپان یەکەم پرۆژەی گەورەی گلدانەوەی ئاوە لە سنووری پارێزگای هەولێر کە بەرزیەکەی 70 مەترە و بە شێوازی RCC دروست دەکرێت کە یەکەم جارە لە عێراقدا پرۆژەی لەو جۆرە دروست بکرێت کە توانای گلدانەوەی 80 ملیۆن مەتر سێجا ئاوی دەبێت. بەنداوی گۆمەسپان یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەت هەرێمی کوردستانە. یەکەم جارە لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەم جۆرە بەنداوە دروست دەکرێت. جۆرەکەی RCCە. لە ڕووی جیۆلۆجیوە ئەمە چەند هەنگاو دەنێن دیراسەکردنی لە هەموو ڕواکەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 20 بەنداوی گەورە و بچووکان بەنداوەکانی دەربەندیخان و دووکان و گەورەترینیانن. بە تەواوبوونی پرۆژەی بەنداوی گۆمەسپان دەبێتە سێمین بەندا و دوای ئەویش بەنداوی دهۆک بە چوارەمین بەندا و هەژمار دەکرێت. 22 بەنداوی دیکەش لە بواری جێبەجێکردندان لەگەڵەوانشدا 28 بەنداوی تریش دیزاینیان بۆ کراو لە پلاندان. بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاوی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی کشت و کاڵن نیگەرانی خۆیان ناشارێتەوە لەوەی بەردەوام وڵاتانی دراوسێ لە ڕێگەی دروستکردنی بەنداوەوە ئاوی ڕووبارەکان وشک دەکەن یا خۆت بە تەواوی کەمی دەکەنەوە. کەم ئاوی دووسێ سەبەبی هەیە یانی تەنها سەبەبی ئەوە نییە کەم بارانی و کەم بەفری و ئەوانە بێ کە ساڵێکە کەم بارانیە لە ڕاستیە سەبەبێکی تری هەیە ویشەوەی ئێمە سەر چاوە سەرچەکانمان کە لە وڵاتانی دراوسێ دێ بە تایبەتی لە دیوی ئێرانەوە هەندێک بەنداوی لەسەر دروستکراون ئەو بەنداوانە بە تایبەتی لە ساڵە وشکەکانە ئاو خەز نەکەن واتەنانەت لە هەندێک شوێن ڕێڕەوی ئاوەکانیش گۆڕاون ئەوانە کاریگەریان لەسەر بەنداوەکانی ئێمە هەیە کۆڵەسەی سەردەش بڵێ لەوێ هەیە لە سەررجەی سیروان زۆرترین بەنداو دروستکراون ئەوانە کاریگەریان هەیە لەسەر کەماوی بەنداوەکانی ئێمە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان تەنانەت لە وشکە ساڵەکانیش ئەو شوێنانەی کە بەنداوی لێ دروستکراون دوکانە دەربەنیخانە بەنداوە بچووکەکانی ترن دهۆکە ئەوانە کاریگەری خۆیان بۆ ئاوەدانی ئەو شوێنانە بێ کە کەوتونەتە پێش خواروی بەنداوەکانەوە ینی. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی دروستکردنی بەنداوی نوێ
بەغدای ئاگدار نەکردوێتەوە هیچ هەمانگیێکیشی نەکردووە باسییان لەوە کردکەوە پێویست بە دروستکردنی بەنداو ناکە عێراق پێویستی بە ئاو هەیە نەک بەنداو کەسێک دەبینم کەوا سەرۆکی لیژنەی سەرچاوەکانی ئاو بووە لە خولی پێشووی پەرلەمانی عێراق و لە هەرێمی کوردستانش چەندین ساڵ بەرپرسی یەکەمی سەرچاوەکانی ئاو بووە باز لەوە دەکا کە هێشتا عەقڵیەتێکی شۆڤێنی لە بەغداوە بە هیچ جۆرێک حەزیان بە پێشکەوتن و ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان نییە هەر بۆیە گرفتی گەورەش دروست دەکەن بەهۆی ئەو عقلیەتەی کە تا ئێستا مع الأسف یانێ لە لای هەندێک لە بەرپرسانی بەغدا ماوە ئەو عقلیەتەی کە پێشتر هەبووە هەمان عقلیەتە وەزانە کە ئەو پرۆژانەی لە هەرێمی کوردستان بکرێتن زیان بە ئەوان دەگەێنێتن بە پێچەوانەوە ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان بکرێتن چ پرۆژەی ئاودێری گەورە بیتن وەکو پرۆژەی مەخمۆرە پرۆژە ئاودێری شەمام بکە دەشتی ئاکرێ پرۆژەی ڕانیە مجموعە پرۆژەی گەرمیانەوان هەموو ئەمنی غیزایی لە بۆ عێراق بە شوەیە گشت دامین دەکات و پرۆژەی بەنداو ئەمنی مایی لە بۆ عێراق بە شێوەیەکی گشتی دامین دەکات و لە زمنیوە هەرێمی کوردستانیش و لەمان ڕابردووشدا بەنداوی دەربەندی خان و دوکان هیچ کاتێک مەترسی دروست نەکردویان بردراوە ویستم ئەوە بڵێم ینی بوونمونە مەسەلا ئێستا دوو بەنداوی گەورەمان هەیە کە بەنداوی دوکان و دەربەندی خان دەتوانی بڵێن سوودی ئەو بەنداوانە زیاتر لە 70% بۆ بەشەکانی تری عێراقە بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەشێکی کەمی سوودی لە بۆ هەرێمی کوردستانە کە لە هایدروپاوەر استفادە لێ دەکرێتن بە پێچەوانە دەتوان بڵێم کەمتر لە 100 بە پێچەوانەوە یعنی ئێمە عەردەکە خاکەکە بە بناو دەکەوێت و سوودەکە زیاتر لە باوە بەڵام دیستن یعنی ئەمنی مایی لە بۆ هەموو عێراق دامین دەکاتن و ئەو پرۆژانەی کە ئێستاش لە خۆتانە چەند پرۆژەیەکی زۆر گرنگن بۆ نمونە پرۆژەی بەنداوی باکرمان پرۆژەی بەنداوی منداوە ئەوانە پێشتریش یعنی لە بەرنامە بووینە لە پلانی حکوومەتی عێراقدا بووینە لە پلانی پێشتردا هەمووی دراسە کرانە لە موازنەی مایی بووینە بەڵام نانەوێت بکرێتن پرۆژە ئاودێری شەمامە کە یەک لە پرۆژە هەرە گەورەکانە بۆ نمونە زیاتر لە 800,000 دوونم زەوی ئاو دەدا وەکو گوتم ئاسایشی خوراک بۆ عێراق دەتوانێت دابین بکرێت هەموو عێراق سوود لێ دەبینێت پرۆژە ئاودێری مەخمۆر لە جەدوای اقتصادی پرۆژەکەیان نووسیتیان کە ئەو پرۆژە جەدوای اقتصادی نییە تەمان چۆن دەبێتن کە پرۆژەیەک 800,000 دوونم زەوی بەراو بکرێتن بگوتری جەدوای اقتصادی نییە هەموو ئەوانەش لە کاتێکدایە کە لە 16 ئاداری 2022 وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لێک تێگەیشتن نامەی دروستکردنی 4 بەنداوی گرنگ و استراتیژی لەگەڵ گروپی نێودوڵەتی کۆمپانیای پاوەر چاینا واژۆ کرد ئەو بەنداوانەی وەزارەتی کشتتوکاڵ گرێبەستی بۆ کردوون بریتین لە بەنداوی دەڵگە لە پشدەر بەنداوی خێوەتە لە سلێمانی بەنداوی منداوە لە هەولێر بەنداوی باکرمان لە دووەک داوا لە وەزارەتی دەستەی ژینگاکەین داوا لە وەزارەتی شارەوانی ئەەکەین داوا لە وەزارەتی پیشەسازیشەکەین هەموو ئەو وەزارەتانەی کە معنین تەنانەت تەندروستیش کە معنین بەوەی سەرچاوەکانی ئاویان لێوە پیس دەکرێت بە هەمومان سەرچاوەکانی ئاومان بە پاشی ڕاگرین بۆ ئەوەی تووشی خوانە خواستە کارە سادی ژینگەی زیاتر دەبیت بە تایبەتی لە وشکە ساڵەکان چۆنە بە تایبەتی دەربەندی خان سەیفتی دەربەنی خان ئێمە لە ڕاستیە ئێمە بودجەیەکمان تەرخان کردو ئێستا بۆ هەڵسەنگاندنی سەلامەتی بەنداوی دەربەنی خان و خەولی وایە کۆمپانیایکی بیانی بێت هەڵسەنگاندن بۆ بناغی بەنداوەکە جارێکی تر بکاتەوە بۆەوەی دڵنیاییمان باتێک کە دوای بوو بە لەرزەکە بە تایبەتی کێشەیەکی ئۆتۆمان نییە ئێمە ئێستا بەنداوی دەربەنی خان توانای خەزمکردنمان هەیە بە فولی خەزمکەین لوقمان حەوێس شارەزای بواری ئاودێری و بەنداوە 3 ساڵ پێش ئێستا لێکۆڵینەوەیکی لەباری بوونی بەنداوەکان لە تێکساس و ئەمریکا ئەنجام داوە بۆی دەرکەوتووە کە لە هەموو ئەمریکا زیاتر لە 84,000 بەنداو هەیە لە تێکساس زیاتر لە 7,000 بەنداو هەیە کە زۆربەیان بچووکن تەنیا 188 بەنداویان زۆر گەورن بە سەدان و ملیارەها مەترسێجا ئاوگل دەدەنەوە پرۆژەی پاڵاوتنی ئاو لە هەمویاندا هەیە هەر بەپێی تۆژینەوەکە بۆی دەرکەوتووە لە تێکساس 15 چەموو ڕووبار هەیە لەسەر هەمویان بەنداو دروست کراون لوقمان زۆر بەوردی باسی گۆڕانی کەشوهەوا دەکا کەوا هەموو شتێکی تێکداوە کە ڕەنگە کاریگەریەکانی لە ساڵانی ئایندەدا زیاتر ببێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستانیشدا خاڵێکی زۆر گرنگ بۆ دەرکەوت ینی دەکرێت لە هەرێمی کوردستانیش ئەوە بکرێت ڕەچاو کرێت گرنگیشە ڕەچاو کرێت ئەویش بۆ نمونە ئێمە لە کوردستان تێڕوانینمان وایە وا بووە چەند بەنداوێکی گەورەمان هەبێ بۆ نمونە بێخما بۆ نمونە
دوکان دەربەندی خان و تەواو ئەو بەنداوانە ئەوە بەنداوی سەرەکی و استراتیجین ئیتر تەواو ئاوی باران گل دەدەنەوە لە ڕاستیدا ئەوە هەڵەیەکی گەورەیە ڕاستە ئێمە پێویستیمان لەوانەیە بە 5-6 بەنداوی گەورە بێت دەکرێت 5-6 بەنداوی گەورە هەبێت بەڵام بەنداوی بچووک زۆر پێویستە تا پێویستتریشە لەبەر ئەوەی بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان لە کوردستانی باشوور دوو ڕووباری گەورە هەیە زێی گەورە و زێر بچووک بۆ نمونە زێی گەورە لە حەجی ئۆمەران لە خێکی هەڵدەقولێ زلخێکی لە بادینان لەسەر ئەو دوو لقات چەندەها لە خۆپۆی تر دێر تێکەڵ دەبێتەوە دەکرێت دێ هاوسەدەها بەنداوی بچووک دروستکرێت لەسەر ئەو لقوپۆیان لەسەر ئەو دوو لقات تاکو دێتە خوارەوە بۆ نمونە لە کەورگۆسک بۆ نمونە دەکرێت بەنداوێکی گەورە دروستکرێت لە زۆر شوێنی تر لە دەشتی کۆیە لە ناوچەی پشدەر بڵێن لە ناوچەکانی تر شارە زۆر لە زۆر لە گەرمیان هەرچی چەم هەیە دەکرێت بەنداوی بچوو بچوکی لەسەر دروستکرد ڕاستە زۆربەی کاتەکانی ساڵ ئەو چەمانە ئاویان پێدا ناڕوە بەڵام لەمە و دوا دیاردەکانی کەشوهەوا لە بەرەوەی تون دەبنەوە بارانەکان بە لێزمە و بەخوور دەبن ئەو چەمانە کاتی دابارینی بە لێزمە و بەخوور ئاویان پێدا دەڕوە دەکرێت ئەوانە هەمووی گل درێتەوە سوودی لێ ببین دێ سوودی وەرژی لەو دەریاچە بچووک با بچوو بوون با چەند ملیۆن مەتر سێجایەگاو بگرت با چەندە ملیۆن مەتر سێجایەگاو بگرن دەکرێت سوودی زۆری گرنگ و استراتیژی لێ ببین دێ لە ئەو دێهاتە نزیکانە ئەو شارۆچکە نزیکانە ئەگەر پرۆژەی ئاوی بچووکیان لەسەر بکرێ ئەگەر بۆی ترومپاوە پرۆژەی کشت و کاڵی بکری لەسەریان ینی ئەو تێروانینە زۆر گرنگە بەڕاستی من لێرە کە ئەو دۆخەی ئێرە بینی تەکساس یەکسەر لای خۆمانم بیرکەوتەوە ینی گرنگە هەمان شت بکرێ بە تایبەتی ئێستا گۆڕانی کەشوهەوا بەڕێوەیە کە ناوچەی ئێمەش دەگرێتەوە ئەگەر ینی ئێستا دەزانن ئەمساڵ 4-5 دابارینی باش داباری لە هەرێمی کوردستان ینی هەر 4-5 جار دافاوی دروست کرد لەبەر ئەوە دابارینەکان بە خوڕ و بە لێزمە بوون ئەوە دیاردەیەکی نوێ و بەردەوامیشی دەبێت ینی لەو چەند ساڵی داهاتوو لەوانێت تون تریش بێتەوە بۆیە پێداویستی بوونی بەندا و با بچووچیش بن لەسەر هەموو چەم و شوێنە نزمەکان پێویستە. پرۆژەی بەندا و سوودێکی زۆر و گرنگی هەیە لەوانە: 1. بەهێزکردنی ژێرخانی ئابووری ناوچەکە، 2. بەدەستهێنانی سوودی ئابووری بۆ هەرێمی کوردستان، 3. پێشخستنی سامانی ماسی، 4. ئاوی بەنداوەکە بەکاردەهێنرێ بۆ کشت و کاڵ، 5. پێشخستنی کەرتی باغداری، 6. پێشخستنی کەرتی گەشتیاری لەو ناوچانەی کە بەنداوەکانی لێ دروست دەکرێن، 7. بە پرۆژەی بەنداو لە ڕووی ژینگەییەوە ناوچەیەکی تەندروست و هەوایەکی تەندروستری دەبێ، 8. دابینکردنی ئاسایشی ئاو، 9. پاراستنی ئاوی ژێرزەوی لە مەترسی کەمبوونەوە، 10. دابینکردنی سەرچاوەیەکی ئاوی گرنگ بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا کە لە 11ی ئەم مانگە ئەنجامدرا، مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دووپاتی کردەوە کەوا هەماهەنگی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی بەوەی چەندین بەندا و کۆگای ئاو دروست بکرێن و چارەسەری کێشەی کەماوی بکرێت. سەرچاوەکانی ئاو سێ جۆر: ئاوی ژێرزەویە کە تاکو پێمان بکرێ بەداخەوە کە تا ئێستا زۆر بە شێوەیەکی خراپ مامەلەی لەگەڵ کراوە و ئاوێکی زۆر بە هەدەر دراوە، ئاوی ژێرزەوی کە زۆر دابەزیوە ئاستەکەی. سەرچاوەی تر ڕووبارەکانن کە هەندێکی سەرچاوەکانی کەمە بەڵام لە نەوخودی هەرێمە، هەندێکیشی لە وڵاتانی دراوسێەوە بە تایبەتی ئێران و تورکیاوە بۆمان دێت کە لەوێشەوە بە دروستکردنی بەندا و گۆڕینی ڕێڕەوی ئاوەکە وای کردووە کە سەرچاوە ئاوەکان بۆ هەرێمی کوردستان زۆر کەم ببنەوە. سەرچاوەی تر بارانە، بەڵام لە ساڵێکی واکە وشکە ساڵیان باران کەمەبارێ بەداخەوە کە ئەمەش بووەتە هۆکارێک کە مەترسی وشکە ساڵی ئەمە چەندین ساڵە هەیە و بەردەوامیش بێ. بۆ ئەوەی ئێمە ئەو مەترسیە کەم بکەینەوە، ئێمە چەندین ڕێکارمان گرتوۆتە بەر. یەکێک لەوانە پێشتریش لەگەڵ حکوومەتی فیدرالیش اتفاقیەوەمان کردووە دروستکردنی چەندین بەنداوە لە ئاستی بچووک و مامناوەند و گەورە، و لە خودی بەرنامەی حکوومەتی فیدرالیشدا هەبووە کە چەندین لەم بەنداوانە لە هەرێمی کوردستانە دروست بکرێن. ئێمە ئێستا لە گفتوگۆ داین لەگەڵ هەندێک کۆمپانیا کە بێن ئەو بەنداوانەی کە پێویستن بۆ گڵدانەوەی ئاو و بۆ پاراستنی سەرچاوی ئاو نەکتەنیا گوێرە بەڵکو بۆ بەشەکانی تری عێراقیش ئێمە بتوانین استیفادەی لێ بکەین، چونکە هەروە خۆشت دەزانی جوگرافیا تحکم بەوا دەکا بەندا و لەکوێ دروست بکرێ. ئەمە بەدەستی کەس نییە ئێمە بڵێن لێرە و لێرە دروستەکە بێ سەرچاوە ئاوەکە هەبێ
تاکو بتوانانی بەنداوی تێدا دروست بکەیت دروستکردنی ئەم بەنداوانە لە ئاستی بچووک و مامناوەند حکوومەت یاریم خۆشی دەستی کردوتە دروستکردنی هەندێک لەم بەنداوانەوە بۆ گڵدانەوەی ئەو ئاوەی لە بارانیشەوە دەچکە زۆر جار کە باران دێ ئاوەکە دەڕوا و بەداخەوە هیچ سوودێکی وای لێناوینین اینجا ئەمانە لە بەرنامەی حکوومەتدان بەڵام خۆشت ئەزانی ئەنی دروستکردنی بەندا و ماوەی دەوێت ئێمە لەلایەکەوە تەمویل و پارەی دەوێت بۆ دروستکردنی لایەکی چیشەوە لە ڕووی فەنیەوە تەکنیکیەوە ماوەی دەوێت بۆ دروستکردنی ئەم بەنداوە بەڵام بێگومان حکوومەت بیری لەوە کردوتەوە کە چۆن ئێمە بتوانین سوود لەو ئەوە وەربگرین کە ئێستا لە بەردەستە لە بارانە ئەیان ئەو ڕووبارانەیە کە هەن بۆەوەی خەڵک زیاتر بتوان استفادەی لێ بکەن. لەگەڵ هەموو ئەوانشدا بەنداوەکان بێزیان نین لەوانە یەک هەندێک جار زەوی کشت و کاڵیە و جوتیارانە لە ناو دەبا کە لە نزیکی بەنداوەکان چاندنیان ئەنجام داوە بە تایبەتی کاتی زیادبوونی ڕێژەی ئاو دوو دەبێتە هۆی کوێربوونەوەی سەرچاو ئاویەکان کە پرۆژەی بەنداو دایدەپۆشێ سێ دەبێتە هۆی لە ناوبردنی دەیان شوێنی مێژووی و شارستانی گرنگ چوار دەبێتە هۆی وشەکردن و کەمکردنەوەی ئاوی چەندین ڕووبار بە تایبەتی ئەو بەنداوانەی وڵاتانی وەکو تورکیا و ئێران لە سنووری ڕووباراویەکانی هەرێمی کوردستاندا دروستی دەکەن. 5 چەندین پرۆژەی گەشتیاری لە ناو دەبا کاتێک بەنداوەکان سەرڕێژ دەبن وەگەوەی لە ساڵی 2019 لە بەنداوی دووکاندا ڕوویدا.